ئەکەن شەودادێت و دنیا خامۆش لە ئامێزی بێدەنگیدا نقم دەبێت و تەنها چەند دەنگێک ئەمێنێت کە چاوانیان شەوگاری درێژ ڕووناک دەکەنەوە دەنگیشیان دەبێتە سەمفۆنیای ڕوبەڕووبوونەوەی تاریکی و بەردەوامیشیان بۆی شەوگار دیوێکی دیکەژیانە ئەو دیوەی کە تیدا شاعیر و عاشقی مەست و یاساوڵ و چەندینی تر بە دیار کارەکانیانەوە ئێشک دەگرن هەندێک شۆنخونیان بۆ پاراستنی ئارامیە و هەندێکیش بۆ خزمەت گوزاری و هەندێکیش لە ژوانی داهێناندان هەریەکەوە بە جۆرێک شەوگار بەڕێ ئەکەن چیرۆکەکانی شەو زۆرن هێندەی ژمارەی ئەستێرە و هەسارەکان بەڵام قارەمان ئەم چیرۆکە زیوانە هەمیشە بێداران شەو هاوڕێانی خۆشەویستی بەرنامەی بێدارانی شەو گوێگرە ئاژزەکانی ڕادیۆی گەڕیان بیستەرە خۆشەویستەکانی کەناڵی میلی گەڕیان بینەرە ئازیز و خۆشەویستەکانی پەیجی میلی گەڕیان سڵاوتان لێبێ جارێکی تر سڵاوێکی گەرم پێشکەش بە ئێوەی خۆشەویست لە هەر شوێنێک و هەر جێگایەکەن لە ناوی وڵات لە دەرەوەی وڵات ڕێز و حورمەتمان قبول بفەرمونون ئەم شەویش باڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو جارێکی تر لەگەڵ هاوڕێیانی هاوکارم دابان لە کۆنتترۆڵ و جعفەر جەلالی لە پشتی کامێرا کە ڕاستەوخۆ بەرنامەکانمان بۆ گوازنەوە لە خزمەت ئێوەی خۆشەویست داین و بەردەوامین لەسەر پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو بەو هیوایم کە ئەم شۆش بتوانین بەرنامێکی پرسوود پرچێژ پێشکەشی ئێوەی عەزیز و خۆشەویستکەین بەو هیوایم کە ئێوەش لەگەڵمانابن بتوانن بەرنامەکەمان ڕازاوەترکەن و لەسەر بابەتەکەمان بدوێن لە ڕێگەی تەلەفۆن و پەیوەندیمان پێ بکەن بەشدار بن لە بەرنامەکەدا پێویستە جارێکی تر سپاسی و ئێوەی خۆشەویستکەم کە بەردەوام لە ڕێگەی مەسج و نامەوە پشتگیری بەرنامەکەمان دەکەن و هانی ئێمە دەدەن سپاسی لایک و کۆمنت و مشارەکەتانەکەم کە بەردەوام لەگەڵ بەرنامەی بێدارانی شەودا هیلاک دەبن سپاستان دەکەم بەڕاستی دیسان دێڵێمەوە ئێوە بوونا هۆکاری دڵگەرمبوونی من و هاوکارانم بۆ پێشکەشکردنی سەرجەم بەرنامەکان بە تایبەتی بەرنامەی بێدارانی شەو ئازیزان بە ئەم شەویش باز لە بەسەرهاتی بکەین دیارە بەسەرهاتەکانی ژیان زۆرە بەسەرهاتێکی زۆر لای میش کۆبووەتەوە کە بەداخەوە هەمویان هەر یەکە و بە شێوازێک گرفت بۆ کۆمەڵێک کەس دروستەکە من پێم خۆشە بەسەراتی خۆشیشم بۆ بنێرن هاوڕێیان بەڵام بەداخەوە گرفت و ناخۆشی و ناڕەحەتی لە وڵاتەکە ئێمەدا هێندە زۆرە هەر بەسەرهاتێک بەدەست ئێمە دەگا کۆمەڵێک ناخۆشی و ناڕەحەتی و دڵتەنگی تێدایە ئەم شەویش بەدەر نییە لەو شارەی تر بەسەرهاتێکم بۆ هاتووە کە بەڕاستی خۆم پێی متەئەسیر بووم و زۆرم پێ ناخۆش بوو بەڵام گرنگە باسی لێوە بکرێ لەبەرەوەی جارێکی تر ئەم شتانە دووبارە نەبێتەوە لەلایەن هیچ کەسێکەوە ئێمە لە هەڵقەی ڕابردوودا باسمان لە چاولێکەری کرد باسمان لەوە کرد کە کوردستانەکەی ئێمە بەداخەوە لە کۆمەڵێک بواردا چاولێکەری زاڵ بۆ بەسەر هەموو شتەکاندا یەکێک لەوانە ئەم شۆکە بۆتان باس دەکەم نمونەیەکی بچووکی چاولێکەری تێدایە و سەرڕای چاولێکەریکە بە کەمزانینی کەسی بەرامبەریش تێدایە هاوڕێیەکی ئازیزم بە ناوی کاک هەرێم ئەم بەسەرهاتەی خۆی بۆ من ڕەوانە کردووە کاک هەرێم دەڵێ من ئێستا لە ماڵەکەی خۆمدا بە تەنیا ئەژیم ئەویش هۆکارێکی تایبەتی هەیە من ماوەی زیاتر لە 14 ساڵە پێشمەرگەم لە زۆربەی شەڕ و چالەکەکان لە بەرگریەکان لە دیفاعکردن لە خاکی کوردستان و سەر و ماڵی هاوڵاتیەکانم من بەشدار بووم تا گەیشتە شەڕی نەگریسی داعش
یەکێک لە محوەرەکان من بۆ چەند جارێک بەشدار بووم لە شەڕی بەرامبەربوونەوە لەگەڵ تێرۆریستانی داعش. خۆشەویستان، من و دایکم بە تەنیا لە یەک ماڵە ئەژین، هیچ کەسی کەمان لەگەڵ نییە. هەموو جارێک ئەزانم کاتێک کە چووم بۆ جەبهە دایکم چ تاڵاوێکی ئەچێشت تا من دێمەوە. ئەزانم دایکم لە سوچی ماڵێدا ئەنیشێ بە خەم و خەفەتەوە ئەژنۆی گرتوتە باوەش و چاوی لە دەرگایە کە هەواڵێکی منی بۆ بێ خۆش یا ناخۆش. هەموو کاتێک چاوەڕێی خەبەری ناخۆشە، بەڵام ئاواتی ئەوەشی لە دڵدایە کە من بە ساغی و سەلامەتی بگەڕێمەوە. دوای ئەوەی کە ئاخر جار لە جەبهە گەڕاینەوە لە بەرامبەربوونەوە لەگەڵ تێرۆریستانی داعش، چەند ڕۆژێک لە ماڵەوە پشوماندا. دیارە خۆتان دەزانن پێشمەرگەکان گروپ یەکتری بەدڵ دەکەن. چەند ڕۆژێک لە ماڵێ دەبی و دوای دیسان دەچێەوە بۆ سەر شوێنەکەی خۆت. ئەو چەند ڕۆژەی کە من لە ماڵەوە ئیسراحەتم کرد و پشومدا، دایکم بەردەوام قسەی ژنهێنانی لەگەڵ من دەکرد. کوڕم، خۆزگە نەمرد بایەم و هاوسەرگیری تۆم بینی بایە. خۆزگە نەمرد بایەم و نەوەکەی خۆمم لە باوەش کردایە. بەدەستە لاوازەکانی، بەدەستە لەرزۆکەکانی، بەدەنگە لەرزۆکەکەی هەموو جارێ بەو شێوازە قسەی لەگەڵ من دەکرد. بەڕاستی ئەو قسانەی ئەو منی ئازار ئەدا، لەبەرەوەی من بەنیازی ئەوە نەبووم کە جارێ هاوسەرگیری بکەم، لەبەرەوەی گونجاو نەبوو بۆ کات و ساتەکەی من. دایکیشم هەموو ئاواتێکی لەسەر ئەوە هەڵبەستە بوو. دوای چەند ڕۆژ پشۆکەم ڕۆژێکیان خەریکی پێچانەوەی کەلوپەلی تایبەتی خۆم بووم. دایکم هات پێی وتم، کوڕم چی یەکەی؟ وتم دایکەی گیان، بەیانی سەردەواممە، ئەبێ بڕۆمەوە بۆ دەوامەکەی خۆم. دەستی لەسەر شانم دانا. دیسان بە دەنگە لەرزۆکەی پێوتم، کوڕم ناکرێ ئەم جاریان نەڕۆی؟ وتم دایکە گیان ناکرێ، دەوامەکەم وایە. دوای ئەوە کۆمەڵی تێرۆریست چاویان بڕیتەوە وڵاتەکەی ئێمە. ئەگەر ئێمە وڵاتەکەمان نەپارێزین، ئەگە سەروماڵی هەوڵ دایگیان، من ئەرکێکم لەسەر شانە ئەبێ بە باشی جێبەجێکەم، ئەویش پاراستنی نیشتیمانە. ئەگەر خوا فرسەتی داینەوە، خوا تەمەنی داین، دێمەوە ئاواتەکانی تۆش هەر دەبێ بێتە دوی. بەرحاڵ دیسان دایکم وەکو جاران بە دڵێکی غەمبار بەیانێکە هەستان نانوچای بۆ حازر کردم و ڕەوانەی سەر داوامەکەنی کردم. منیش لەگەڵ هاوڕێ پێشمەرگەکانم بەرەو ئەو جەبهەیە کە هاوڕێکانمی لێ شەهید بوو بەڕێکەوتم. قسەکانی دایکم هەموو کاتێ لە مێشکما بوو، لە گوێما ئەزرینگایەوە. بیرم لەوە کردەوە بێ دایکم ئێستا لە چ حاڵێکدا بێ، هەبێ دایکم چۆن شەو ڕۆژ بەسەر بەڕێ. تەنیا 3 ڕۆژ بەسەر ئەوەدا تێپەڕی بوو کە من چوومەوە بۆ جەبهەکان، کە زۆر بەداخەوە بەچەکی قەناس لەلایەن تێرۆریستانی داعش پێکرام. برینێکی سەختم هەبوو. بە پەلەو بە خێرایی لەوێ سەرەتایی دەرمانێکیان کردم و ڕەوانەی شاری سلێمانی کرامەوە. لە یەکێک لە نەخۆشخانەکانی سلێمانی من خەوێندرام. بەڕاستی برینەکەم قورس بوو. خۆم هیچ هیوایەکم بە ژیان نەبوو، بەڵام بە هەوڵ و تێکۆشانی سەرجەم دکتۆرەکان و پەرستارەکان برینەکەمیان وردە وردە ساڕێژ کرد. ماوەی زیاتر لە مانگونیوێک من لە نەخۆشخانە مامەوە. لەو مانگونیوەدا ئافرەتێک، پەرستارێک یان بڵم فریشتەیەک هەموو کاتێک بە دەوری من و هاوسەنگەرە بریندارەکانمە هەڵەسوڕا. بەڕاستی زۆر ئەرکی کێشا بە دیار منەوە. هێندە سەردانی کردبووم، هێندە تەداوی دەرمانی کردبووم، وردە وردە پەیوەندێکی هاوڕێتی لەگەڵ من دروست کرد. دوای مانگونیوە کە منیان گواستەوە بۆ ماڵێ، چەند ڕۆژ جارێک دەهاتە ماڵەکەشمان و لەوێش برینەکەمی دەرمان دەکرد. ئیتر ئەو هاتوچۆیە، ئەو ساڕێژکردنی برینانە وای لێ هات نێوانی من و ئەو پەرستارە بوو بە پەیوەندیەکی عەشق و خۆشەویستی. بەڕاستی خۆشمەویست. بەڕاستی هەموو جارێک وا هەستم پێکرد ئەو ژیانی منی ڕزگار کردووە لە مردن، لەبەرەوەی زۆر هیلاک و بەدیار منەوە. نازانم بۆ، بەڵام ئەویش ئەوەندە منی خۆشەویست. خۆشەویستێکەمان زۆر بەهێز بوو. ساڵێک بەسەر ئەمەدا تێپەڕی، ئیتر بە تەواوی باری تەندروستیم باش بوو.
خۆشەویستی نێوان من و ئەو پەرستارەش ڕۆژ لە دوای ڕۆژ پتەوتر دەبوو. یەکترمان زۆر خۆشەویست. دایکم بەردەوام باسی ئەوی بۆ کردم. خۆزگە هاوسەرگیری کردایە، بەڵام دایکیشم بەڕاستی توانای هیچی نەمابوو. وردە وردە بەهۆی تەمەنەوە لەرزۆک ببوو، دەنگی ئەلەرزی و هیچ توانایەکی بۆ ژیان نەمابوو. حەزمە کرد ئاواتەکەی دایکم بێمەدی. ڕۆژێکیان کە لەگەڵ دایکم دانیشتبووم پێم وت، وتم دایکە ئەو پەرستارەی کە هات بۆ ماڵەوە تەداویە کردم، دەرمانیە کردم، برینەکانی ساڕێژە کردم. ئەیناسیت؟ وتی یا کوڕم چۆن نایناسم؟ ئەو وەکچی خۆم وایە تۆی زۆر خزمەت کرد، زۆر بە دەوری تۆ هاتوڕۆی. پێم وت دایکە من و ئەو یەکتریمان خۆش دەوێت. کاتێک ئەوم پێوت دیارە یەکەم جار بە جوانی لێم تێنەگەیشت. نازانم بە هۆکاری ئەو بوو کە گوێی گران ببوو یان ئەوەی کە چاوەڕوانی ئەو هەواڵە نەبوو. پێوتم چی دووت کوڕەکەم ئادووبارێکەوە؟ وتم دایکە من و ئەو پەرستارە یەکتریمان خۆش دەوێت، بڕیارمان داوە بەیەکەوە هاوسەرگیری بکەین. دایکم زۆر بەبێ توانایی هەستا. پەلاماری دام و لە باوەشی گرتم و تێر تێر ماچی کردم و پێیوتم کوڕم من زۆر دەمێ کە چاوەڕێی ئەو هەواڵەم، زۆر دەمێ کە دەمهەوێ ئەو ئاواتەم بێنیتە دی. سوپاس دەکەم. کەی ئەڵێی باعێرە بچین داخوازی ئەو کچە بکەین. بەرحاڵ دایکم و چەند کەسێکی نزیک لە خۆمان خۆیان حازر کردن چوون داوای خۆشەویستەکەم بکەن بۆی هاوسەرگیری لەگەڵ منا پێک بهێنێ. ئەو شەوەی کە ئەوان ڕۆشتن من لە ماڵی دانیش بووم. بەڕاستی دڵم لە ناو مشتما بوو. نازانم ئەو یەک دوو سەعاتەی کەوان لە ماڵ نەبوون چوون بۆ داخوازی بە 1000 ساڵ لە من تێپەڕی. کاتێک هاتنەوە بە خێرایی چوون گوتم توخوا چی بوو؟ پێتان وتن چیان وەڵام دایەوە؟ ئەوان وتیان لە کاروباری تۆ لە ئیش و داهاتی تۆیان پرسیوە. دەیان هەویست جوابمان بدەنەوە، بەڵام کاتێک کە وتمان پێشمەرگەیە لە وەڵامدانەوەکەیان کشانەوە پێیان وتین بڕۆن خۆمان جوابتان لێ جێڕینەوە. هەفتەیەک بەسەرەمەدا تێپەڕی هیچ وەڵامێک نەبوو. کە سوکارەی کە چوون بۆ داخوازی ئاگادارم کردن وتم تخوا تکایە بڕۆن وەڵامێک وەربگرن، من خەریکە تێگەچم. کاتێک جارێکی تر چوونەوە بۆیە پێیان وتبوو ئێمە کچەکەمان نادەین بە پێشمەرگەیەک. پرسی بوویان بۆ پێشمەرگە چێتی؟ وتبوویان کچێکمان هەیە داومانە بە کەسێکی کۆمپانیادار و خاوەنپارە، کەسێکی دەوڵەمەند. ئێستا کچەکەی خۆمان چۆن دەین بە پێشمەرگەیەک کە داهاتێکی ماگانەی تەواویشی نییە، کە هەموو کاتێک لە بەرامبەر فیشەک و کوشتن و مردندایە. ئێمە نامان هەوێ کچەکەی خۆمان بدەین بەو پێشمەرگەیە. ڕاستی کاتێ ئەوم بیست زۆر دڵگران بوو، زۆر ناڕەحەت بوو. باشە بۆ دەبێت پێشمەرگە چی بێت؟ چۆن پێشمەرگە بە ئاو بە چاوێکی کەم سەیرەکرێ؟ ئێمە ئامادە بووین ژیان و گیانی خۆمان بۆ ئەوان ببەخشین، بۆ خاکەمان ببەخشین. بەڵام ئەوان بەو شێوازە بە چاوێکی کەمەوە سەیری وشەی پێشمەرگیان کردبوو. چەند مانگەیەک بەو ئازارەوە تلامەوە. دایکیشم لە من وێرانتر بەهۆی تەمەنەوە لەسەر جێگا کەوت و نەخۆش بوو. هەموو جارێ بە گوێمایی چرپان کوڕم جوابیان نەدایەوە کوڕم کەی هاوسەرگیریەکەی؟ منیش هەرگیز بە دایکم نەوت کەوان ڕازی نین کچەکەیان بدەن بە من. هەر دەموت دایکە پەلەمەکە، ئیشاڵا با تۆ باش بی، پەلەمەکە ئیشاڵا ئەم کارە سەرەگرێ. چەند جارێک لە ڕێگەی کە سوکاری خۆی لە ڕێگەی کە سوکاری خۆمەوە دیسان هەوڵمدا داوای بکەمەوە، بەڵام قسەکانی ئەوان هەر وەکو جاران وا بوو پێشمەرگەیان بە چاوێکی کەمەوە سەیرە کرد و ڕازی نەبوون کچەکەیان بدەن بە پێشمەرگەیەک. تا ڕۆژێکیان خۆم بڕیارم دا بچم بۆ ماڵیان. کە چووم هەمویان لە ماڵ بوون. ڕاستەوخۆ چوومە ناو بابەتەکە و وتم من فڵان کەسم. زۆر بە ساردی بە خێراتیان کردم. وتم چەند جارێکیان نێرم بۆ داوای ئەو کچە. ئەو کچەتان پەرستارە و لە خستەخانە و لە ماڵیشەوە زۆر خزمەتی منی کرد. ئێمە بەڕاستی یەکترمان خۆش دەوێت. بۆ نایڵێن ئێمە ژیانی هاوسەری پێک بهێنین. ئەوە تا دایکم لە تاوە
لە ناو جێگای کەوتە و لە گیانەڵایە ئەیهەوێت تاکە ئاواتی بێنمەدی ئەویش هاوسەرگیری منە لەگەڵ ئەو کچەیە. باوکی بەونیوت موچەی مانگانە و چەندە؟ دیارە موچەی ئێمە هەموو کەسەی زانی چەندە، موچەیەکی کەمە. وتم ئەوەندەیە پتی تۆ بەوە ناتوانی ماڵەوە ناو بەخێوکەی؟ پێم وت قوربان هەر ئەوە نییە، ئەگەر من بە خاوەنی ژن و مناڵ ناچارم ئیشێکی تریش بکەم دڵنیا بە بەباشی بە خێیان دەکەم و نایەڵم هیچ کەم و کۆڕێکیان هەبێ. وتی ببوورە تەنیا هەر مەسەلە پارەکە نییە، ئێمە نامان هەوێ زاوەکەمان لەبەرەی جەنگالێ، نامان هەوێ پێشمەرگە بێ و دوو ڕۆژێکی تر ئەگەر شەهید بوو ئەگەر شتێکی بەسەر هات کچەکەمان بە بێوەژنی بمێنێتەوە، ئێمە بیر لە داهاتووی کچەکەی خۆمانەکەینەوە. لێرەدا ئیتر بەڕاستی بەرچاوم ڕەش بوو. ئەوەی بەدەمما هات پێم وتن سەدان شێرەژنی ئەم کوردستانە هاوسەرەکانیان لە پێناو نیشتیماندا لە دەستا و شەهید بوون. ئەم شێرەژنانە هەریکی 4-5 مناڵیان بەخێو کرد و تەسلیمی ئەم وڵاتەیان کردن، تەسلیمی کۆمەلگایان کردن و وەکو کوڕێکی باش و کوڕێکی ڕێک و پێک و دەستە گوڵێک دان بەم وڵاتە. ئێبامی شەید بم. ئەم شێرەژنانەی کوردستان هەمیشە شانازی بۆەکەن کە مێردەکانیان چۆن شەهید بوو، چۆن لە پێناو خاک و نیشتیماندا گیانیان بەخشی و ئەو یادگاریە جوانانەیان بۆ بەجێهێشتن. بەڵام ئێوە لە بیری ئەوە دانین. من ئەزانم جگەلەوەی کە لە بیری ئەوەدان کە من ئەکوژرێم لە شوێنێک لە بیری ئەوەشدان لەبەروی من کەسێکی بێدەرامەدم، کەسێکی دەستکورت و کەسێکی فەقیرم، یاخود موچەم کەمە. ببورن ڕاستە من ئەو کچەم زۆر خۆش دەوێت، بەڵام لە پێش هەموو شتێک و هەموو کەسێکدا من نیشتیمانەکەی خۆم خۆش دەوێت. لە بیرمە هەموو هاوڕەکانم هەموو ئەوانەی شەهید بوون، ئەوانەی برینار بوون، ئەوانەی ماویشن لە بەرەکانی جەنگ بەیەک دەنگ ئەماود ناسلەوین تا سەرەکەوین. هاوڕێیەکم مەیوت مردنێک لە ڕێی نیشتیمان بێ 1000 ژینی بە قوربان بێ. ئاواژ نەبا هەر دەمردم کەسیش یادی نەدەکردم. بەداخەوە خۆشەویستان ئەوان ڕێگر بوون لەوەی کە من و خۆشەویستەکەم ژیانی هاوسەری پێک بهێنین. چەند ڕۆژێک دوای ئەوە زۆر بەداخەوە دایکی ئازیزیشم بەو هەموو ئاواتەوە ماڵ ئاوایی لێکردن و ئاواتەکانی بردە ژێر خاک. ئیتر لە ماڵەوە بەتەنیا مامەوە، هیچ هیوایەکم نەمابوو، نەدایکم ما نەخۆشەویستەکەم هاتە ماڵم و نەدایکیشم لە ماڵەوە مایەوە. من بەتەنیا مامەوە. بەڕاستی هەرچەندە ئەو کەسم زۆر خۆش دەوێت، بەڵام لە دڵما ڕقێک تووڕەیەک بەرامبەریان دروست بووە. واس پێ دەکەم ئەوان بوون بە هۆکاری مردنی دایکم. هیچ نەبێ زووتر لە کاتی پێویست دایکم گیانی لەدەستا لەبەر ئەوەی ئەوان بەو شێوازە هەڵسوکەوتیان لەگەڵ من کرد و بەو شێوازە جوابی منیان دایەوە. بەداخەوە خۆشەویستان ئەمە کاکەرێم ئەم بەسەراتەی بۆ ئێمە نات. زۆر بەداخەوە منیش ڕاستی دڵگرانم بەوە. ئێمە هەموو جارێ ڕنگ بێ ژیانی سەر و ماڵی کەس و کاری هەموو کەسی لەلایەک دانا و نیشتیمانەکەی لەلایەک. ئێمە لە شەڕی بەرامبەربوونەوە لەگەڵ داعشی تۆرۆریستدا خۆتان هەموو ئەزانن لە سەروی 1000 کەسەوە شەهیدماندا. ئەم ڕۆڵانەی و کوردستانە بوون. ئەم ڕۆڵانە دایک و باوک و کەسوکاریان هەبوو. ئەم ڕۆڵانە ناوی پیرۆزی پێشمەرگیان لەسەر بوو. ئێستا بۆ دەبێ هێندێک کەس بۆ شێوازە ناوی پێشمەرگا بە سووکی یا بە کەمی سیرکەن. بەداخەوم بۆ ئەو نەماڵە بە کاکەرێمیش دەڵێم کاکەرێم تۆ تاجەگوڵی نەیەکی جوانی کە ناوی پێشمەرگەت لەسەر سەری کوردستانی، هەرگیز بەوانە دڵت گران نەبێ. ئینسان لە هەموو کارێکدا لە هەموو شوێنێکدا جوان و ناحەزی هەیە. ڕەنگ بێ جوانەکانی تۆ زۆرتر بن، ئەوانەی کە تۆیان خۆش دەوێ ناوی تۆیان خۆش دەوێ زۆرتر بن لەوانەی کە ناوی پێشمەرگە بە کەمی سیر دەکەن. هیوادارم دایکی ئازیزت ڕۆحی شاد بێ. هیوادارم تۆش ژیانێکی پڕخۆشی لەبەردەمدا بێ و هەوڵ بدەیت جارێکی تر لەو تەنیایە بیتە دەرەوە ژیانی هاوسەرگیری پێک بهێنی. من زۆر دڵنیام
ژیانێکی زۆر باشت دەوێت بە هیوام سەرکەوتوبی سەرکەوتن بۆ هەموو پێشمەرگە قارەمانەکانە خوازم و بۆ هیوایان وەکو جاران وشەی پێشمەرگە جارێکی تر لەسەر ناوچەوانمان بنووسین و بیکەینە تاجەگوڵینەیەک بەسەر سەری خۆمان و نیشتیمانەکەمانەوە. ئازیزانەوە بەسەرهاتی کاکەرێم بوو کا بۆم باسکردن. هیوادارم ئێوەی خۆشەویستیش بێنە سەرهێڵ لەگەڵمانە بەشدار بن لەسەر بابەتی ئەم شۆیشمان لەگەڵمانە بدوێن و هێندێک بە کاکەرێم بڵێن کە ڕاستە دایکت و خۆشەویستەکەت لەدەستدا، بەڵام ئەو وشە جوانە هەمیشە لەگەڵ توای ئەبێنێتەوە پێشمەرگە، ئەو کەسەی کە پێشمەرگەکەوێ لە پێناو پاراستنی نیشتیمانەکەی و سەر و ماڵی هاوڵاتیەکانی. سەرکەوتون بۆ تۆ، سەرکەوتون بە هەموو پێشمەرگە قارەمانەکان. هیوادارم هەمومان دەستە دوعا دانیشین بڵێن خۆیان پێشمەرگەکانمان بپارێزی. بەڵێ خۆشەویستان، وەکو پێم وتن بەداخەوە ئەو بەسەراتانەی کە بۆ ئێمە ڕەوانە دەکرێت زۆربیان بەو شێوازە شتی ناخۆشی تێدایە کە هیوادارم نەوێت، هیوادارم شتە خۆشەکانیشمان بۆ بنێرن. هەرچەندە خۆمان دەزانین کوردستانەکەمان ڕاهاتووە لەگەڵ ناخۆشی و نەهامەتی و نەکبەتی. چای هەموو تا مازەکەم ڕێزم قبول فەرمون بمبورن ئەگەر بە بابەت و بەسەراتەکان دڵتان گران دەکەم. هیوادارم لەگەڵمانە بەشدار بن، پەیوەندیمان پێ بکەن و بێنە سەرهێڵ. با ڕێستێ وەربگرین دەچینە لای کاکدابان و ناوبڕێک وەردەگرین و دێنەوە خزمەتان. ئەو کەسەی بۆ جارێکی ژەناسکێشان بێزار نەبوو، نەزانم بۆ لە ناکاو لە پێش چاوەکانم من بوو. چەند سادە تێپەڕی لە موحیبەت و دنیای جوانیت، دایک کوێراییم دایت بۆ باوەش و میهرەبانیت. جارێکیش لە ناسکێشان بێزار نەبوو، نازانم بۆ لە ناکام لە پێش چاوەکانمون بوو. چەند سادە تێپەڕی لێ موحیبەت و دنیای جوانیت، دایک کوێرایم دابێت بۆ باوەش و میهرەبانیت. دایکێنم ناوم بڵێم من کە بێتۆ بێمانزڵێم، ئەوەی کە قەزاییانی تۆ لە خۆیەکرێت دایکێنم ناوم بڵێم من کە بێتۆ بێمانزڵێم، ئەوەی کە قەزاییانی تۆ لە خۆیەکرێت دایەمنێم. بەڵێ خۆشەویستان، جارێکی تر سڵاو بوو ئێوەی ئازیز. هیوادارم خۆشەویستان بێنە سەرهێڵ لەگەڵمانە بدوێن. پێویستە سپاسی و خۆشەویستانم بکەم کە بە کۆمنت لە پیجەکەمانە لە بەرنامە ڕاستەوخۆمەکەمانە لەگەڵمانان. سپاسی یەکە بە یەکەتان دەکەم. سپاس بۆ کۆمنتەکانتان، بۆ لایک و گوڵەکانتان، هەمووتان خۆتان گوڵن. چاوتان مازەکەم، هیوادارم هەر گوڵ بن بەڵام تەمەنتان 1000 ساڵ بێ. سپاسی یەکە بە یەکە و خۆشەویستان دەکەم کە کۆمنتمان بۆکەن. ئازیزان، من دەمهەیە جارێکی تر بۆ هەوڕێین دەروی وڵات دووبارەی کەمەوە ئەو ژمارە تەلەفۆنە ژمارە تەلەفۆنی ڤایبەرەکەمانە تایبەتە بۆ خۆشەویستانی کە لە دەروی وڵاتن. 0770 954 8002 دووبارەیەکەمەوە 0770 954 8002 ژمارە ڤایبەرێکی تایبەتە بۆ خۆشەویستانمان لە دەروی کوردستان. ئازیزان، بابچینە لای پەیوەندیە تەلەفۆنیەکانمان زۆر لە کاتیان نەگرم. کاک هەڵمەت ڕەمەزان لەسەر هێڵە. کاک هەڵمەت، شەو باش. شەو باش کاگدریس. هەموو کات برای ئازیزم. زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێتم. ئیمشەوش وەک شەوانی ڕابردوو خۆشحاڵم هاتمەوە سەرێڵ. سپاس دەکەم، ئێمەش خۆشحاڵین بە قوربانەوە. چاوت ماچەکەم کاگدریس. هەر بژێ. بەڕاستی ئەو بەسەرهاتێ و برایە بەڕاستی گشتمانی هەژان
بەڕاستی ئەبێ ئێمە هەر تاکێک لە ئێمە سپاسی پێشمەرگە بکەین، سپاسی برایانی پێشمەرگەکەین. بەداخەوە ئەگەر پێشمەرگە نەبوایە هەموو کوردستان و بە کەرکووکشەوە داگیرەکە لەلایەن داعشەوە. قەناعەت کە ئەگەر پێشمەرگە نەبوایە شەرەف و ناموسی ئەمەریستا لە بن دەستی داعش بوو، وەک خوشک و برا هێزیدیەکان لە وڵاتەکانە فرۆشرا یاخود بەدرقارەیەک ئەگۆڕایەوە. بەڵام بەداخەوە بۆ ئەقلێتی چەند کەسێک ئاوا لە پێشمەرگە تێگەشتونە. نەبوونەی عیب نییە کاگدریس، ئینسان مهمەوەیە بە سەربەرزی بمرێ و بە سەربەرزی بژێ. زۆر ڕاست. با پارەدار بی، با چەندین با بڵین مڵک و ماڵت هەبێ قیمەتی نییە. تۆگە شخصیاتت نەبێ لە ناو با بڵین کۆمەلگایە هیچ قیمەتێکی نییە. من داوا لەو برا بە ڕێزە شەکەم هیوادارم بەردەوام بێ لە ژیاندا، کاری غەڵەتش نەکا، وە دایکشی خوای گەورە بردێتەوە لێرەوە لەم دایکی بە ئیشەڵا بە بەهشتی بەرین شادەبێ، هەمومان مردنێکمان لەسەرە. مهمەوەیە ئەو برا بە ڕێزە غەڵەت نەکا، بەیانی کارێک با بڵین بکات ئەنجامی نەبێ و کارە سێرەکەی ژیانی دانی بۆ هەتایی. ئێستا ژیان لە بەردەمێتی کاگدریس، ژیان بەردەوامە، ئەتوانێت کەسێ دیکە هەڵبژێری، ئەتوانێت ژیانی هاوسەرگیری پێکبێنێ، بەڵام کە کارێکی غەڵەتی کرد ئەوە خۆی لە زیندان نابینێتەوە بۆ چەند ساڵێ، تاو کاتەش بەربوو ئەو تەمەنێکی گەورەی هەیە تر ژیانی ئەفەوتێت. من هیوادارم ئەو برا بە ڕێزە فکر لەو غەڵەتە نەکاتەوە و دەستخۆشیشی لێکم لێرە چاوی هەموو پێشمەرگەکان ماچەکەم، دوای سەرکەوتنیان بۆ خوا زۆر سپاس دەکەم کاگدریس. سپاس بۆ تۆش دەستخۆش کاک هەڵمەت ڕەمەزانی ئازیز، چاو ماچەکەم سپاس بۆ بەشداریکردنت، سپاس بۆ پەیوەندیەکەت، سپاس بۆ وتەکانت. هیوادارم تۆش سەرکەوتوبی کاک هەڵمەت، ئێمەش هەموو جارێ واڵین هیوادارین یەکەم هەنگاو لە ژیانی ئێمەدا ئەوە بڵین بە سەربەرزی بژین. چاو ماچەکەم خۆشویستان، ئێوەی ئازیز دەتوان دەڕگەی ژمار تەلەفۆنی 070 471 5264 یان 050 727 8535 بەشدار بن لە بەرنامەکەماندا و وتوێش بکەن لەسەر بابەتەکەی ئەم شۆشمان. خۆشەویستان، دەچینەوە بۆ هەڵەبجەی ئازیز، هاوڕێی خۆشەویست زێدە ئازیز، کاک سەردار ئەحمەد لەسەر هێڵە. کاک سەردار شەو باش. هەموو کات برا خۆشەویستەکەم، ئەم شێوە مشکلەکانی ڕێز خۆشەویستیم بۆ یەک بەیەکی کارمەندانی ڕادیۆ گەڕیان، ڕێز خۆشەویستم بۆ هەموو هاوڕێی عەزیزەکانم، هەربژیت بۆ هەموو هاوڕێیانی بێداران، بۆ ماڵە جوانەکەمان ماڵی بێداران، هەربژیت. دووبارە سێبار ڕێز خۆشەویستیم بۆ هەمووتان. سپاس بۆ تۆ، ئێمە سپاس دەکەین لای هەمومان. کاگیان تەوەرەکەمان چەند خاڵی تیا و چەند ڕووداوێک لە خۆگرێت، لە خۆشی لە ناخۆشیەکانیش. پێشمەرگە خۆی لە خوای ناوەکەمان ناوێکی جوانە، پێشمان مەرگە پێویست ناکە ئەو براجانەمان لە پێناوی کۆمەڵشتا ژیانی خۆی کاتە قوربانی. من پێڵم ڕاستە دایکی عەزیزی لەدەستداوە، خۆشەویستەکەی لەدەستداوە، بەڵام دایکی دووەمی ماوە، نیشتیمان ماوە، کوردستان ماوە. کە ئێمە بوو لە پێناوی خاک و نیشتیمان ئاجەنگین، کە نیشتیمان دایکمان بێ، خاکمان بێ، وەتەمان بێ، ئەمەش ئازادیەکی ترە بۆ خۆمان. یانی لە ئازادی دەستێکی تاکە کەسەکان تا کۆمەڵگا هەمومان پەرزاریە نیشتیمانێ کە بۆیە جەنگین، هەمومانی کۆ کردوێتەوە لە پێناوی شیاتە ئاجەنگین. ئێمە لێرەدا بۆ یەک بێ بۆ هاوڕازی سەمان ڕاستە ژیان پێویستی باشق داوینە بە خۆشەویستیە. چی خۆشەویستی خاک بێ، وەتەن بێ، نیشتیمان بێ، دایک بێ، برا بێ، خوشک بێ، هاوڕێ بێ، عەزیزان بێ، منداڵ بێ، هاوسەر بێ، هەمی عەشقە. ئەم عەشقە کۆی کە بینێتەوە لەکوێدا؟ لە نیشتیمان کە دایکی دووەمانە کوردستان. ئەنی بەڕاستی دەڵێم لێرە هەرچی بڵێن لەسەر ئەم تەوەرە با زۆر ڕاوەگرێت، بەڵام بۆ براجوانە مەڵەم لەسەر ئەم نیشتیمانە، لەسەر ئەم دایکی دووەمانە ژیانێک پێک بێنێ، جارێک تێ گۆڵنێتەکان بگەشتنەوە بۆ میان گەشت بێت. لێرەشە پاسە شعرێکی بچکۆرەتان پێشکەشەکەم بۆ هەموو هاوڕێی عەزیزە خۆشەویستانم یەک بەیەکیان لە بگیرێنەوە دەنگم نەیکات. حاڵ دەبین کاک سەردار گیان، فەرمانە. بەناونیشانی پۆر لە شاخێکدا دەستیان نایە کە ڕووی کەوێت، وەک شەوە قەستیان هێندەی نەبردە وڵاتی ئاوەدانی لە هەر چالاوەقی ژەهات، لە هەر چالاوەقی ژەهات. ئەوە کێ هێندە بەشە ڕاستودەیە؟ ئەوە کێ هێندە بەشە ڕاستودەیە؟ کێ بە فەوتان و جوانی و کوشتنی
شیوی قسە ئاسوودەی بۆ خۆی دێنێت با بێ لە باقی بەهاردا منی پۆرش بەخنکێنێت منی پۆرش بەخنکێنێت دووبارە سێ بارەشەتان شاد دەست خۆش کاکسەر دووبارە سێ بارە ڕێز و خۆشەویستین بۆ سەردەم هاوڕێیان بۆ هەموو هاوڕێیان کە لە کۆمنتن دەرەوە لە ناوەی وڵات شاید ماچەکان شەوتان شاد هەر بژی کاکسەردار ئەحمەدی خۆشەویست شەوت شاد بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم تۆش هەموو کات ساتێکت هەر لە شادی و لە خۆشیدا بێ سپاس بۆ کاکسەردار ئەحمەد زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان هاوڕێیەکی یازیزترمان دەگەڵا برای خۆشەویستم کاک ئەمین عوسمان شەو باش کاک ئەمین شەو باش کاکی دریشتیان هەموو کات بە قوربان زۆر خۆشحاڵم کام شەویش توانیم پەیوەندی بەوەی بەڕێزەوە بکەم هەر بژیت ئێمە شەڕوا زۆر سپاسی کاک دامان دەکەم لە بەش پەیوەندەکان زۆر سپاس بەنای هەمومانەوە سپاس دەکەم کاکە ئەمینجان چاویەکەکە تا ماچەکەم دەستخۆشی لە تەوەرەکەت دەکەم سپاس دریشتیان من وەکو پێشمەرگەیەکە قسە دەکەم ببوورە بڕەگەروم تەواو نییە ئینشەڵڵا خوا شفات بۆ نێرێ بەڵێ لێرەدا من یەک شت دەرێم سەبارەت بۆ برابەڕێزە و سەبارەت بە ماری کچە داوای لێبوردنیشەکەم ئەما قسەی خۆمە و باسی خۆمەکەم تەبێ من لە 1992 هەم لە بەخستنەکان و هەم چەکی پێشمەرگاتیم کردە سەرشانم و سێ جاریش بریندار بوومە و خوێنم ڕێشتووە ئێستا من بە شەهیدێکی سندوم بەڵام ئێرەدا یعنی من ناحەقیەوە و ماڵە ناگرم کەسنیان نەدایتێن ئێستا من بریندارم پێویستیم بە معامەلیاتە یعنی من کەسێکم تەنانە دوام هاتووە ئەگە قەرزم لای کاگی دریس کردبی نامتوانێت بیدەمەوە بە ماعاشەکە کاگی دریسی لەمە ڕەنجاوە باشە من ئێستا دەفتەرێک دۆلار بەزە بۆ عمەلیاتەکەی دەوددانم هەتا ئێستا نە لەلایەنی حیزبەوە هاوکاری کراوە نە لەلای حکومەتەوە بۆ نمونەیانی پێشمەرگەمانەیت یانی دەسەخەت بووی تەواو ڕۆیشتی کابرس خۆ کچی خۆی نەیتۆستا من هەر کەسێک دەرێم کاکە هاوکاریم کە عمەلیات دەکەم دەرە خۆ لەوچێ بە کوشتندا بڕۆ بە ئەو بتکە یعنی ئەمڕۆ لەو زروفدا کاگەریشانگەرم تەواو نییە لە بە دەوددانم دێشیت باشە بە قوربان ما باسم لە قسەدا دەیانێ با هەر کەسێک دەرێکە هاوکاری بکە دەرێ با هاوکاری لەو شوێنە بکە لەسەری بریندار بووی یعنی ئێستاکانە منیش یعنی بە برای خۆم بە خزماری خەزورانم بە کاگی دریس بە هەموو برادەرانەوە ئامادەیەکیانی یعنی هاوکاری من بکە بۆ نەشتەرگەریەکەم ئەوزە ئەگەر پێشمەرگە خینی خۆی ڕێشت و یان بریندار بوو چارەسەری بکرێ خەڵکەکە ئامادێژنی بداتی وانە من بەبختی من سیان من خەو قسێ دەکەم هیوادارم کە من نەڕەندێ چاوی هەموو پێشمەرەکان ماچەکەم بەڵام خەڵکانێکە من دەبینن خوێنم ڕێشتەوە بە دڵسۆزانە کردم و چارەسەر نەکراوم کە چارەسەرەکەمە چۆن چارەسەرەکەین کە خۆمان بە کوشتنیان کابرا دەوێت چۆن ژنی بدەمێ هیوادارم ئەو بازە چەندکاری بینە و ئیش بکە من بە بریندارەکەشم ناتوانم بچکە من دەرم کاگەریشان سوێن بەخوای گەورە یعنی پارەم خەرج کردەوە لاز نەمتوانێت بیدەمەوە بە مەعاشەکە ڕاستە خۆم لە نزیکەوە ئاگام لە جەنابەت هەیە بەڵێ ئازیزترین کەسی من دڵی لە من هێشاوە بەڵام لەو حالەتەداش من هەموو کەسێکم بۆ بە دیارکە و چێ دڵسۆزی منە چێ دڵسۆزی من ناشپارەمەوە تەنازولیش ناکەم ئەیکێت ئەگەر خوا نەخواستە گورچیەی خۆم فرۆشتی بۆ عەمەلیاتەکەم ئەیکەم بدەست لە کەسبان ناکەمەوە یعنی ڕۆژ بە ڕۆژ وەزم خراپتر بێت بەڵام ئەوانەی کە خوێنیان دەڕێژن بە دڵسۆزی هیچیانە بۆ ناکرێت بەڵام ئەوانەی کەوا لە ماڵەوە هەموو شتیان بۆ دەکرێت شایۆگایش ماچەکەم ئەڵێ وان لە پێشمەرگاتی بینە بڕۆ کاسبی بکە من ناتوانم بکەم چونکە توانێ ئیشم نەماوە ڕۆژ بە ڕۆژ وەزاکەم باشە ناوی چاوی هەمووتان ماچەکەم سپاس بۆ تۆ شەو شاد هیوای تەندروستی بۆ جەنابیش دەخوازم زۆر سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ تۆ کاگەمین
با بچین پەیوەندێکی تر وەربگرین لە ئەڵمانیاوە کاک هێمنمان لەگەڵە دوای قسە لەسەر کاگەمینەکەین. کاک هێمن گیان شەو باش. قوربانم شەو باش کاک ئیدریس گیان. هەموو کات برای عەزیزم کاک هێمن. قوربانە بم ڕێزی تایبەتم بۆ جەنابێت بۆ کاکە دابان بۆ کاکە جەعفەر بۆ تەواوی ڕادیۆی گەڕیان و ڕێزێکی یەکجار پڕ لە خۆشەویستی بۆ تەواوی گوێگر و بیسەری جارێک گروپە جوانەکەی خۆمان گروپی بێدارانی شەو هەر لە ئەڵمانی و هەتا کوردستان لە هەر شوێنێکی دنیا بن. قوربان کاک هێمن گیان بەناوی هەموومانەوە لە ڕادیۆی گەڕیان سپاس دەکەین. قوربانی چاوتان بەم ڕێز و حورمەت مێبەتتان بە تایبەتی مامۆستا دڵشاد کاکە ئەحمەد ئەو هەموو هاوڕانەی کە ڕێز و خۆشەویستی تایبەتم هەیە بۆیان. کاک ئیدریس گیان من بۆ ئەو بابەتە بابەتێکی جوانە بەڕاستی تەنها یەک گوشە کە بەکاری بهێنم بۆ ئەو برابەڕێزەمان بێڵە مەڵم تۆ پێشمەرگەیت ئەو ناوی خۆت بەخۆتەوەیە ئەبێ زۆر زۆر تۆ بیت یانی واتای ناوەکەت ئەبێ هەڵگری ناوەکەت بی ئەمە دەوتت پێشمەرگەانی هەموو شتێک ئەوە من بۆ وشە پێی ئەڵێم ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەشەوە کاک ئیدریس زۆر زۆر بەداخەوە کە چەند ناکەس بەچەیەک کە پەیدا ببوون پێشمەرگیان ناوەنا میلیشیا ئەزانی پێشمەرگە زۆر گرنگە ئەوانە حەدیان نییە ئەگەر ئێمە لە حکوومەتەکەمان بێزار بین یاخود لە دەسەڵاتەکەمان بێزار بین یاخود لە مەسئولین بێزار بین ئەتوانین بڵین دەسەڵاتێکی میلیشیایی ئەتوانین بڵین مەسئولێکی میلیشیایی بەڵام بۆمان نییە هیچ کەسێک حەقی ئەوەی نەکە بڵێ پێشمەرگەیەکی میلیشیایی ئەوە تا خۆمان بەجێ خۆمان ئاگامان لێیە ئەبێ مەسئولینیش گوێبستی شتێکی ئاوا بن پێشمەرگە ڕوو بەڕووی چیباتێکی سەختی قورسدەبنەوە لە بەرووی کە هەڵگری نایەکی پێشمەرگەن زۆر بەداخەوە ئەوە دەسەڵاتە دەبێت لە تەواوی کوردستان بە تایبەتی دەبێت پێشمەرگە لەسەر و هەموویانەوە بێت بەڕاستی لەسەر و هەموو شتێکەوە. من لێرە شعرێک هەیە کە هونەرمەندێکی عزیز هەموو جارێکی جوتومە ئەو برایکی بەڕێزەکە کاری عولی پێڕن من شعرێکی ئەو زۆر خۆش و بەڕاستی بەلامەوە لێرێ ئامادەگەر مەجال هەبێ بیخوێنمەوە. خۆشحاڵ دەبین فەرموو کاکیان. قوربانە بم. ئەڵێ ڕۆژێکیان لاوێ ورد لەسەر خۆ بە نێو بازاڕایی کرد هاتوو چۆ بە ناکاو کوڕە سەری هەڵبڕی خەیاڵی بۆ لای کچێک هەڵفڕی لە ئەم نیگایە لە ئەو نیگایە هەتاک و عەشق هاتە نێوکایە بەدەم پێکەنین بەدەست ئیشارە بەدەستی هێنا کچە ژمارە هەر کە گەیشتە ماڵ خێرا دەست و بڕوانی لە جل و بەرگەم ئەو ساتێ دەکەی کە من پێشمەرگەم ساکەش گوتی خوا بم بوودا نێوان من و تۆ ئاسمانێ دوورە من خوێنەوار و تۆش نەخوێنەوار من دەوڵەمەند و تۆش کوڕێک هەژار موچەی پێشمەرگە 500,000 بە 2 مانگ جارێ شوێنی چی دیارە کوڕە هاتە گۆ بە دەنگی بەرزی سەرتابا باڵا هەموو ئەلەرزی وتی هەی نەزان گوێ بگرە تاوێ چونکە پێشبەرگەم تۆ منت ناوێ ئەگەر بڕوانی لە جل و بەرگەم ئەو ساتێ دەگەی کە من پێشمەرگەم وتی هەی نەزان گوێ بگرە تاوێ چونکە پێشمەرگەم تۆ منت ناوێ ئەگەر بڕوانی لەم جل و بەرگەم ئەو ساتێ دەگەی کە من پێشمەرگەم گەر ئێمە نەبین عفو کاک ئیدریس بگوور ئەم دێڕی ئاخرم بۆ نایەت داوای لە بردنەکەم بەڕاستی ئەم دێڕی ئاخر تۆزێک قورسە بۆ منیش لە بەڕێی منیش خاوەنی دیدەم بەڕاستی ئەمە چاوت هەماچەکەم هەر بژی کاکێ من گیان چاوماچەکەم ئەزیزی چاوەکەم کاکێ من هەردوو قوربانێکی شاد بە قوربان زۆر سپاس بۆ بەشداریکردنت کاکێ منی خۆشەویست داوای لێبوردن دەکەم ڕەنگ بێ ئێمە بووینە هۆکاری ئەو دڵتەنگی و دڵپڕی هەموو لایەک چاوە ماچەکەم بە ساقیتەوە بوو. خۆشەویستان هاوڕێکی عزیزی ترمان لەسەر هێڵە کاک بەختەوەر شەو باش. ئێوارە بوو دیری کردم مەغریبێکی زەر لە پەڕ فەنجی قەشتەی لە پیر کردم ئەم شۆ مەستم ئەم شۆ لا خۆخێشک نابم ڕای لەقێنم دوو خۆ خەڵداتە ناو دەستم شەکرە خانمەکەی وراتی کۆیێ بوومە قوربانی ئەو بەرێولۆیێ خۆشەویستەکەی سەردەمی لازم
تەپوو هەڵدەڕی زانی خوێناوی ئەو کاتە تێڕای کاتەکانی ئیدریس جەعفەر باش کاک وڵات بەختەوەری خۆشەویست لە هەولێرەوە سپاس دەکەم خۆشحاڵ و بەختەوەرم خاڵە ئیدریسکە لەم شەوەدا لەگەڵ جەنابتان پشتگوزار بووم ئێمە شەروا قوربان سپاس دەکەم ئەم هەر ببینێ بۆ ئێمە بەڕاستی ینی لە هەرزێکە دەنگت بێ ئێمە وەک مقناویز ڕادەکێشی بووێ سپاس دەکەم کاک وڵات گیان ماڵی خۆتانە منیش لە خزمەت ئێوەدام و هەموو کاتێک خۆشحاڵم کە گوێم لە دەنگتانەوێ من خۆشحاڵ و بەختەوەرم کاتێکە لەگە کاگیلی زەعفەرە دەبێم هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم هەمیشە کەسێکی سەرکەوتی سەرفرازی کەسێکی شۆڕژێڕی کەسێکی خەنجاری من دەستخۆشی لێ دەکەم خۆشحاڵیشم جێبیستی کاک ئەمین عوسمانی کاک سەرزاد قادر و کاک بشەر لە کۆمێک بەداخەوە کۆمێتێک بۆ ئەمین عوسمانی پێشمەرگە نووسێ ئەڵێ ئەمین عوسمان خەوی لێ کەسێ ناخێر ئەمین عوسمان هەمیشە بێدارە ساڵانێکە ینی نیشتیمان دەپارێزێن پیاوە مەزنە کاک ئەمین هاوڕێی دێرینە و جگە لەوەش یەکێ لە پێشمەرگە هەرە قارەمانەکانی کوردستانە من چای ماچەکەم من دەستخۆشیکان لێ دەکەم بەڕاستی بۆ بابەتانە کە گەنگە شەیدەکان لەگەڵ ئازیزان و خۆشەویستان هەمیشە من هیوای سەرکەوتن بۆ هاوڕێ دێرینەکان بۆ ئەوانەی ئێستاش کە دێنە ناو لێدارانی شەو من چاوەیان ماڵ دەکەم وڵایشم بۆ لێوانکۆی نازدار کاگدرێزە من بابەتەکە گەت بەزی بێڵم بیبی دەمام کە لە شاعیرە لە پێشتما دیدار بەرزنجی بەڵێ قوربان باشە بەسەر چاو وڵایشم بۆ شاعیری گەل مامەستا عەلی فاتی کە مابی دووشەم لە ڕای جوانەکەی ئێوە میوانە هەر بژیت هەمیشە من سەرسامم بە دەقەکانی مامەستا عەلی فاتی شاعیری گەل فەرمووە دیدار بەرزنجی باشە بە قوربان کاک دیدار بەرزنجی شەو باش شەواش کاکەی باشتر کاک دیداری ئازیز دەنگ و باس دەنگ و ڕەنگە بەحواڵ زۆر سپاس سپاس ئەگەر ئێوە باش بن ئێمەش باشین زۆر سپاس دەکەم سلام بۆ برای کۆنتڕۆلی شێ بە هیوای سەرکەوتن بۆ ویلایەتەکان بەناوی هەمووانە زۆر سپاس کاک دیدار باش کاک ئیدریس زۆر سپاس قوربان مەمنونم حقیقەتەن زۆر بە وردی جێبیستی تەوەرخە نەبووم بەڵام ئەوەی هاوڕێیان باسان لێوە کرد منیش دەمەوێت پشک بخەم بەسەر ئەو تەوەرە ئەوەی جێبیست بووم بێگومان من وتومە هەموو کاتێک دار و بەردی ئەم وڵاتەی ما بادی داوە ئەو شیعاری بنا یعنی ئەگە هاتی کێشە بنە مەسەڵەن تۆپێک هاتۆ تەقیوە بەدارێک کەوتۆ بوویتە 20 پارسە بە بەردێک کەوتۆ بوویتە 20 پارسە بتەوێت نەتەوێت ئەو وڵاتەی ئێمە هەمومان ناخۆشیمان بینیوە نەخۆشیمان بینیوە دەردەسەریمان بینیوە ئازارمان بینیوە پێویستە هەمووی وەک خۆی سیر بکرێت کاگە ئیدریسجان یان وەکو مامۆستاکە من عوسمان فەرمووی تووشێ و هەموو گیر و لوفت و خۆش و ناڕەحەتێ بووە بەڵێ منیش لە نزیکەوە ئاگاداری گوزەرانی ویما ناتوانین پێویستە لەسەری ئەو دەردەی کە توش بووە ئەو شوێنەی کە لەگەڵیان بووە ئەوان هاوکاری ناکەن کەوا بوو ناکرێ بەڕاستی کاگی دژیان هێندێک لەسەرەوە بن هێندێک لە ژێرەوە بن هێندێک قڕ بن هێندێک پڕ بن هێندێک لەسەریان بڕژێ هێندێک لەبەریان ببڕێ پێویستە هەموو بە یەک ساو سیر بکرێ یعنی ئەوەی کە مەسەڵەن لەو وڵاتەی کە خزمەتی کردووە کە بازی داوە پێویستە وەکو بە یەک ساو سەیری هەمووان بکرێ کورتە شارێک دەخوێنمەوە کۆتایی پێدەین باوادە نەگرین سڵاویشم بۆ مامۆستا دڵشاد عومەر من هەموو کاتێک بە مامۆستای خۆم زانیوە لای من زۆر زۆر تایبەتە زوو ئاگدارم دەکاتەوە پەیوەندیمان زوو هەیە وە کاک وڵات بەختەوەر زۆر زۆر خۆشەویستە یەکە لە شاعیرەکان و بەرنامەی تایبەت هەیە عەفسانە ڕۆژێک وە سڵاوم بۆ کاک عیماد ئاڵتونسی کاک زوات سلام بۆ کاک ئەمین عوسمان بۆ شاعیرە هەزنافتەکە لێوانکۆیی شاعیر وەسەکە لە لایڤە بەڕاستی من هەموو کاتێک شانازی پێوە دەکەم پشتی شێری هەیە لە هەموو ڕاگەیانەکان بۆیە دەڵێم نا وا نابێ وا نابێ بۆچی ژیان بەو شێوەیە بێ بۆ من دڵم خۆش بێ تۆ دڵت تەنگ بێ نەوەکانمان لە دوا ڕۆژە هیچیان لا نەبێ ڕۆژێک خۆشی بۆ تۆ ڕۆژێک ناخۆشی بۆ من لە داهاتوودا هەردووکمان قورمان بەسەر بوو ڕۆژی
من هیچم نەماچی ئەگەر شتێکتان ماوە سپاس بۆ تۆ سەرکەوتنە بۆ خوازم شەوت شاد بێ کاک دیدار بەرزنجی خۆشەویست کاک وڵات بەختەوەری عزیز لە شاری هەولێر شەوتان شاد بێ سپاس بۆ بەشداریکردنتان هیوادارم سەرکەوتوو بن خۆشەویستان هەر لە هەولێری ئازیز ئەمێنینەوە دەچینە لای هاوڕێ و هاوکار و دڵسۆزی خۆشەویستمان کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ئەحمەد شەو باش شەو باش کاکەی دریسی گوڵ هەموو کات برای ئازیزم کاک ئەحمەد قوربانی تۆ دەست خۆشی و بەرنامە جوانت خۆش بۆ کاک جەعفەر و کاکە دابان و مامەزەزای ئازیز بەناوی هەموومانەوە سپاس دەکەم قوربانی تۆ بم دەست خۆش بەوتەوەرە جوانە بەڕاستی ینی بڵێم بەسەرهات بڵێم جێرانەوە شتێکی زۆر زۆر ناخۆشە کەسێک پێشمەرگە بێ و گیانی خۆی بە وڵاتە فیدا بکات کەسێکی خۆش بێ کەسەکەش ئەوی خۆش بێ بەڵام ڕێگری هەبێ هەر لەسەر ئەو پێشمەرگایەتە کاکی دوژیان دوو مامە پێشمەرگەن چونکە لە وڵاتەکە ئێمەش ئێستا پێشمەرگایەتی هەموو کەوتۆتە سەر دوولە بەشێکی لە زۆنێکە ئەوەی تری زۆنێکە لە شەڕی داعش دوو مامەم بەبەر تەقینەوە کەوتن لە 2014 شەڕی داعش ئەوە بوو لە هەولێر بەدمان بڵێن یەک دوو ڕۆژ دوای تەقینەوەکە بدمان بۆ ئەشیعە و فەحس و شێت دکتۆرەکە کەزانی یعنی پێشمەرگەی لایەنشکەیە دەیگو دەبێ وەکو ئەو خەڵکە کە ئاسایە هاتیە بۆ فەحسێکی احتیاری دەیگو دەبێت سڕە بگرێت گوتمان کاکە ئەوە پێشمەرگەی لە شەڕی داعش بەبەر تەقینەوە کەوتووە حاڵەکەی ینی شڕە وەکو ئەوە نییە دەیگوت بۆ خۆی پێشمەرگەیە خۆ بۆ من پێشمەرگە نییە کاک ئەحمەد بەداخەوم بۆ پزیشکە بۆ دکتۆرە کە ئاوا قسەی کردو لە بەروی بەڕاستی ئەو ئەڵێم ئێمە هەموو هاوڵاتیانی کوردستان ئەوە زین کە بە تایبەتی لە سەردەمی بەرامبەربوونەوە لەگەڵ داعشە پێشمەرگەی ئەملا ئەولا نەما بوو پێشمەرگە بوو پێشمەرگەی کوردستان ینی پێویست ناکەی بڵێنی فلان شوێنەی فلان شوێنە هەمووان پێشمەرگەی کوردستان بوو لە هەولێرەوە هاتێن دوایی فەحس و ئیشاع شتەکانیان یان لە سلێمانی بەداخۆ دەست خۆشی بۆ کاک دابان بۆ ئەو گۆرانی کە بۆی خسمە سەر و ئیشاڵە لە کات ناوبڕەکەش گۆرانێکی ئاسادێت قۆردانتان کاتێکی خۆش بێەوە دەستان خۆش بێت کاتێکی خۆششاد کاک ئەحمەد جان زۆر سپاس بۆ تۆ بۆ پەیوەندیکردنەکەت هیوادارم تۆش سەرکەوتوو بی من لێرەدا پێشەوەی پەیوەندی تر وەربگرم هەرەوە ناڵێم کاگەمین کۆمەڵی قسەی کرد من بە حەقی ئەزانم کاگەمین من ئەزانم کاگەمین چۆنی برینار بووە زۆر باش لە شارەزام لە برینەکانی و زۆر یەک لە پێشمەگە خۆشەویستەکانی تری کوردستانیش بۆ شوازە برینار بوون بەڵام بەداخەوە زۆر بەداخەوەڵم ئەمە بۆ هیچ حیزبێک ناڵێم ئەڵێم بۆ لایەنی پەیوەندیدار و لە سەروی هەمووانەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە پێشمەرگەی کوردستان ئەم لایەن و ئەو لایەن لێک نەدەنەوە و لایەنی پەیوەندیداری تایبەت بە خۆشیان هیوادارم لە مەولا ئاوڕێکی زۆر دڵسۆزانە و جدی بدرێتەوە لەو پێشمەرگە قارەمانانەی کە لە پێناو ئەو خاک و نیشتیمانەدا بەو شوازە برینار بوون یا دوور بێ سەقەت بوون یا هەر شتێک هەوڵدن وەکو چۆن دەڵێ ئەگەر ئەوان گیانی خوێنی بەخشی بە ئێمە بە خاکەکەمان بە ئێوە هیچ نەبێت دەستگیرۆیەکی ئەوان بکەن بەشکم ئینشاڵڵا لەو ناخۆشی و نەهامەتی و بریندار بوون و بێپارەی و بێوەزعەیە نەجاتیان بێ هیوادارم وابێ ئازیزان ئەچینەوە کەرکووکی خۆشەویست کاک مۆعید بێچارەمان لەگەڵە کاک مۆعیدی خۆشەویست شەو باش كركوك أي شاري شهيدان شاري بريزمان زلالو ساولة ترسان إما همومان يجد دنقو رنجين رولي بريزمان زلالين وأزنجين دجمنان ويسيان لكدارت كان نيان زاني شيرك ركاني يكيتي نشتماني كردستان شاويان برأكن کاتژمێر سواری بەرەبەیان تیرۆرستان گەیشتنە سەرمان لێیان دەرکەوتن شێرە کوڕەکان مەرامەگەڵاوەکانیان ناد بۆ گۆڕستان با هەموو جیهان گشت بزانن شێرە کوڕەکە کاک مۆعید ئەلو کاک مۆعید کاک دابان ئەوزان پەیوەندەکەی داخلەوە کاک مۆعید بەڵێ بەداخەوە کاک مۆعید جان چاو ماچەکەم هیوادارم بیتەوە سەرهێڵ نازانم پەیوەندەکەمان بڕا کەشوها تۆزێ ناخۆشە لای ئێمە ڕەشەبایەکی سەیرە لە سلێمانی خۆشەویستان نازانم لای ئێوە چۆنە
هیوادارم کاک موعد بیتەوە سەرهێڵ گوێمان لە دەنگی بەڕێز بێت لەسەر بابەتەکە لەگەڵمانە بدوێی خۆشەویستان لە لەندەن بەڕێز کاک ڕۆژگارمان لەگەڵە بۆ یەکەم جارەوە بزانم کاک ڕۆژگار گیان شەو باش بەڵێ شەوتان باش شەوتان ماجەکەم چای بینەرانی شەماجەکەم خۆشەویستی مێ بۆتان بەڕاستی دەست خۆش بێ و سەرکەوتوو بن دوو جارە یەم سەری بەرنامەکەوەکەم جا لەسەر باسەکانە گوێی لێگرم کای بینم زۆر عەجیبە یعنی بۆیە هەرویستم مەجموعە شت بڵێم هیوادارم کەس پێی دڵگران نەبێ یان شتێک بەس ڕاستی و دنیا دیدەیە بۆیە باسی یەکەم یەکەم جار بۆ کاکە برایە خۆزگا خۆشحاڵم مەگە گوێی لێم بێ ئێستا گوێی لێ شتانە بێ زۆر باشترە یەکەم جار ئێمە من کەس و کار هەمووی پێشمەرگایەتی چۆیسە یعنی بەرلی خۆتە بۆ هیچ کەسێکی ناکە پێویست ناکەن لەبەرەوە کەس باجەباتێ یعنی هیچ ئیسوادۆ من لێرە خۆم تەنانەت سەربازی خۆبەخش بووم لە بەریتانیا یەکەم شت کە فێرەیەەکە تۆ نیشتیمانە پارێزی پێویستە بە پیاوەتی کەس نی بیکالەکەن لەبەرەوەی شەو کردووە ئەوەی شێکە قارەمانێتی خۆت ئەیکی بەرحەڵ باسەکان زۆر کەلی وردەمەوە زیاتر مشکلەی ژن و پیا و یان پارێ ڕاستە قسەکانی تۆ زۆر جوانە اینجا زۆر جار هەیە و بابەتە هەیە چاولێکەری لەسەر چاولێکەری زۆر خەتەرە شتێکی زۆر ترسناکەوی چییە ئەڵێ بە کوردی پەتی کورتی و پەتی هەیە من حەز ناکەم بە تاوی بڵێم بەس خۆتان تێگەن ئەڵێ مریشک دەیەوێ هێلکەی تاز بکاتەوەی تر خۆی دوای خۆتان نەزان چی لێ اینجا لە چاولێکەری ئابێ زۆر وریایەوە بی یعنی هێلکەکە بۆ ناکرێتەوە نەیکی باشترە چونکە زەررە بەڵێ لە بەرنامەی پێشووتردا وتم قەلە ڕەش ویستی ڕێگاڕۆیشتنی کەو فێر بێ کاتێ زانی ئەوەی خۆشی بیرچووە من لە باوکو دایکە یعنی ئەوە شتێکە بە کوردی و پەتی بێت تێگەێنیەوە ئەوەیە اینجا بێ لەوەش کە زیاتر خۆشەویستی من نازانم ئێمەی کورد بەغەڵەت لە خۆشەویستی و ژنهێنان و دروستکردنی ژیان تێکەوتوین هەمومان بەڕاستی بۆ لەبەرەوەی کە من لە وڵاتە بووم تەنە سێ باوک کچیان ناومەتێ دەوڵەمەنیش بوو من هەژ کوڕیە ژاریشم قەتیش نەبووە بەس لەم دنیاەک لە تەمەنی مناڵێەوە کە منەوە حوتەوە کوردستانم کە بەجێشت هەموویم بینی هەموو دنیام دی دەوڵەمەنیەشی زۆرم بینیەوە فەقیریم بینیەوە پارەم هەموویم بینی باوەڕ ڕێبێ ینی سێژ کچیان ناومەتێ نەکدانێ سیان ینی باوشیشان خویستویانە دەوڵەمەنیش بوو لەبەر کەلیمەیە قسە کە جوابم نەبووە و توێتی بە بۆنەی ئەوەوە یا بە جواب بە بۆنەوە جوابەکەش وەرەگری نەمکردو تا ئێساژ نەمێناو ناشیێنەوە ملیۆنێ دۆلاری شم هەبێ کە چمە داوای کچێ ناڕۆم بڵێم ملیۆنێ دۆلار ئەڵە من ڕۆژگار من فلان پیشانی ئێم بەدڵی بوو ئەوە ژیان دروست دەکات تۆ لە بناغرەوە کە تۆ لە ئەوڵەوە لەسەر پارە و مادەبێ هیچ خۆشەویستی نییە ئەمە هەمووی درۆ دەلەسێ بەتەکی دوایە دەست خۆش اینجا هەرویستمەوە نەبڵم چیکە و بەغەڵەت لی تێگەیشتون و هاوسەرگیریش بۆ کچانیش بۆ کوڕانیش دەبێت تێبگەن باوەڕ ڕێبێ یعنی تۆ چەند چی چێژ لەوە بینی شەرەوەنە لە تۆری یعنی بێ باڵانستانیەک بێت چی تۆ هەو بێ بێوی شەی بێ یعنی هیچ منەتی تیانە تۆ بڕی من نازانم بۆچی هەرە بێ پیا و شت پێیاکە نە ژنی ژارکە لەسەری کە تۆ چەنەیە بێوی ژەی ئەوەنەی هەبی حەز ناکەم زیاتر بڕۆم بۆی کە قسەی کەتان زۆرم پێبوو بەس ئەوە نەبەستە بۆی شەوەیش کاکە گیان گیانەکەم عەفو سپاس بۆ تۆ کاکە ڕۆژگار گیان چاو تاماجەکەم و سەرکەوتوو بێت سپاس بە قوربان شەوێکی شاد چای کاکە دابانیش ماجەکەم سەرکەوتوو بێت دەستی خۆش هەر بژی شەوێکی شاد کاکە ڕۆژگاری خۆشەویست لە لەندەن زۆر سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم سەرکەوتووبی خۆشەویستان لە هەولێر ئەگەر بە هەڵەیانە چوم کاک مەریوان گردە سۆریمان لەگەڵا کاک مەریوان شەو باش شەوی تۆ باش شەوی تۆ ئارام برا جوانەکەم بژی کاک مەریوان گردە سۆری ئازیز سپاس دەکەم بەڵێ پێ خۆشحاڵم کە ئەو شەو بەڕاستی زەرەفم داناوە کاتی بەرنامەکە زەرەفم داناوە بۆیە بە خەبەر هات هەر بژی یعنی زووە خەوی کاک مەریوان وات لێهاتووە بەخۆڵام لێهاتوە کاک نازانم بۆ جاران وانە بووی وڵی کە جاران گەنج بووی کاک ئێستاش گەنجی ئاگام لێتە بەڵێ زۆر پێ خۆشحاڵم کاکی بەڕاستی ژیان وای کردووە دەرفەتەکان کەم بووە بە ئیش بکارەوەمان بەڵام لە دوورەوە ئاگام لێتانەوە کە بەڕۆژ لەسەر ئیش لەسەر کارەکەم سەری لایڤەکە تا دووبارە دەکەمەوە جێلێ ڕادەگرن لە هەمووی بەڵام بە شەو مەشغوڵم زۆر ڕاستەکەی ئیشەڵا سەرکەوتووبی کاکە مەریوان من سپاسی تۆ دەکەم تۆ هەمیشە پاڵپشتمان بووی لەگەڵمانە بووی عەزیزی منی بێداران هەر
هەر بێداران ماڵی ئێمەیە و هەر بە هاوڕیان و بە ئێوە جوانە. سپاس دەکەم هەر بژی بە ئێوەشەوە. بەڵێ دەستخۆشی لەو برای هاوکاران دەکەم چاویان ماسەکەمەوە دەڵعاتی کۆمنت و لای بوو هەر هەمیان ڕێزم بۆیان بەڵام بەڵای کاری ئاگەمەتەوەرەکەت نەبوو بەداخەوە بەڵای میش تازە بۆ باز ناگەمەوە وڵای عەزم کرد بەڵام دێمێ نەبوو دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم بۆ خوێندنەوەی هەر بژیت بەڵێ کاگەزی لەگەر ئیلهامێکی خۆم نووسایشی خۆم پێشکەشتان کەم و ماڵئاوەکان لێ بکەم. خۆشحاڵ دەبین کاکە مەریوانجان فەرموو. کاکم دەدێ؟ لە خزمەتتان قوربان ماڵی خۆت نییە؟ ئەلۆ؟ ئەلۆ گیان لە خزمەتتان ماڵی خۆتە کاک مەریوان فەرموو. خۆ بەڵێن ماوا بوو بۆ یەک ببین بە چەتر هەم بەهار. خۆ بەڵێن ماوا بوو بۆ یەک ببین بە چەتر هەم بەهار. ڕۆژێک بە یەک نەبین دەژین هیچ شتێک نەبێتە هۆکار. کەچی تۆ بە ناپاکی ئەو بەڵێنەی نێوانمانە شکان لەگەڵ کەسێکی تر چلۆی حەشقی منت هەڵوەران. هەژاری منت کردە بەهانە لای خزم و دەست و کەس و کار تا کەس پێت نەڵێت تۆ ناپاکی و هەم خیانەتکار. باوەڕ مەکە دڵم ئارام بێت و ڕۆژێک لەم تاوانە خۆش بم. تۆ ناپاکانە ڕۆیشتی ئیتر لە ژین بەچی دڵخۆش بم. کۆ ئەو بەڵێنێک کە ئەدوت تا تەمەنی ژینم لەگەڵ تا ئابم گەر بۆ ناو ئاگریش بێت من لە پێشەوەی تۆیا بم. کەسی ئێستا بەدەستی تۆیە لە ناو بڕکانی ئاگر ئەسوتێم تۆش لە دوورەوە قاقاکەی ناپرسی من تیم و من چێم. بەڵێ کاگەزی سپاس بۆ دەفاکەتان بەڵام پێدەی پەیوەندی کۆتا بە پەیوەندەکەم بینم لەم بەرنامە جوانەوە پرسە و سەرخۆشی خۆم ئارەسەی هەرە هاوڕێنی دێرینمان بە هۆی باوکیەوە خات و دنیا و خات و دیە دەکەم ڕاستی پێم ناخۆش بوو لە ناخەوە بەڵام هیواداری بۆ ناخۆشی ژیانیان بێ ئیشەڵا ئاخر خەمیان بێ و ئێمە شاوبەشی خەمیانین و سپاس دەکەم کە تۆ بە ئێمە دراگەاند لە جیاتی ئێمەش پێیان بڵێ هاوبەشی خەمیان سپاس کاک مەریوان. دووبارە ڕێزسڵای مەریوان گردەسۆری بۆ ئێوە بۆ کارمەندانم هەموو هاوڕێیان. سپاس بۆ تۆ کاک مەریوان گردەسۆری لە شاری هەولێری ئازیز. سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم تۆش سەرکەوتوبی. بەڵێ خۆشەویستان ئەمە بەسەرهات و بابەتەکانمان بەو شۆن کە زۆر بەداخەوە خەڵک زۆر زۆر دڵگران دەبێ بۆ بابەتانە بەڵام چارنیە ئێمە دەبێ باسییان لێ بکەین. سپاسی ئەو خۆشەویستانە دەکەم کە دیسان لە ڕێگەی کۆمنت لەگەڵمان و کۆمنتێکی زۆر هاتۆ سپاس بۆ کاک شێخ ئەمین عوسمان کاک سەردار زۆر سپاس دەکەم کاک دڵشاد عومەر بەردەوام سپاس دەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی سپاس بۆ تۆ لێوان کۆی خۆشەویست سپاس دەکەم کاک هێمن چوارباخیش کە بەردەوام لە کۆمنت لەگەڵمانە هەموو بەرنامەکان دیسان سپاس دەکەم. نونە گیان زۆر سپاس بۆ تۆش کە تۆش بەردەوام لە کۆمنت لەگەڵمانی. کاک مەریوان گردە سۆری زۆر سپاس دەکەم بۆ کۆمنتەکانت. سپاس بۆ هەمووی ئێوەی خۆشەویست کە بەردەوام لە کۆمنتن کۆمنتی جوانمان بۆ نووسن من چای هەموو تاماز دەکەم. ئەمە مای خۆشحاڵی و شانازی ئێمەیە کە ئێوە بە هەموو شێوازێک پاڵپشتی ئێمە بەردەوامن لەگەڵمان بە کۆمنت بە لایک بە مشارەکەکردنی بەرنامەکەمان. خۆشەویستان کاک عیمادمان لەگەڵە با بچین لای کاک عیماد. کاک عیماد شەو باش. سڵاو کاک عیمادی ئاڵتونچی لە کەرکووک. زۆر سپاس دەکەم ڕۆژە خۆشەویستم بۆ تێازی بۆ کاکە داوان بەنایی هەمووانە سپاس دەکەم. چاود ماچەکەم ئالێ ڕست ڕۆژە خۆشەویستم بۆ هەموو پێشمەکە قارەمانەکانیە هەر بژیت کاکە عیماد چاویان ماچەکەم لێکەڕێکە خۆشەویستیم بۆیانە بژی بە قوربان. من حەز ناکەم لەسەر تۆرەکە بەڵام بە قسەکەم هاوڕێ زۆر لەگەرمایە عەزیزە با خۆی بێتە بناسبینەکە باشە خۆشحاڵ دەبین. ئەلۆ ئەلۆ ئەم کاتەوە باش ئەم کاتت باش مامۆستا باشی هەموو کات بژیت ئازیزی من سپاس دەکەم. پاسانەکەم میوای سەرکەوتتان بۆ خوازم من گوڵاڵە پێنجێنین گوڵاڵە خان خۆشحاڵین گوێمان لە دەنگت دەوێ
سپاس دەکەم ئامۆستای گیان خۆشحاڵم جارێکی تر بین کردەوە بە جەنابتانەوە هەر بژی ئێمەش هەروە گوڵاڵە خان هیوادارین گوێمان لە شیعرە ناسکەکانت بێ هیوادارین لەگەڵمانە بێ بۆ بەرنامە هەتۆ هەر خۆت شاردۆتەوە لێمان کاکە بردنەکەم بەهۆی سەرقاڵیمان بەهۆی بەکار و چالاکی ترەوە ڕاستی ناتوانین زۆر جار ئاگادار بەرنامەکانتان بین ئیشاڵڵا سەرکەوتووە بی و خۆشحاڵین کە گوێمان لە دەنگت دەبێ کاک جعفەر جەلالی دەڵێ بە ناوی منەوە سڵاو و ڕێزی پێ بگەێنە منی سڵاو و ڕێزم هەیە بۆ کاک جعفەر و بۆ هەموو تەواوی بیسەر و گوێگرانی خۆشەویستی عەزیز هەر بژیت هەر بژیت سپاسانەکەم بۆ ئەم شۆت ناتێ هیچمان پێشکەشکەی ئەسەر چاو زۆر سپاس چاو خۆش بێ عەشق لای من هێندە جوانە عەشق لای من هێندە جوانە هەرچەندە دڵم دەی بشکێ هێشتا دەگەڕێم بۆ بیانوێت ئاسبەینێ دڵم گەردێک نەگرێ بیانوێت ورتە ورتی بەدکاران نەتوانێت ناشێوینی بکات بیانوێت گرنگەکانی دەستا ڕێژ بکات بیانوێت کردیەکانی ڕفتار پەردەپۆش بکات بیانوێت ترمێسکی خۆشی لە چاوەکان بزارێنێت بیانوێت عەرشی دڵ بەهەژێنێت بیانوێت بیری لەو ساتەی هەبێت کە ئەوم بینی بیانوێت هەرچی خەیاڵەکانمان پڕ بکات لە ڕەنگی ئەو وەختە نە شەقارەکانی زۆر زۆرتر دەبێت نە مەودایەکی دووری دەمێنێت لە نێوان عاشق و معشوق هەر بژی گوڵاڵە خان گوڵاڵە پێنجێنی شاعیر سپاس دەکەم کە لەگەڵمان بوویە شۆ سپاس بۆ تۆ سپاس بۆ کاک عیمادیش کە گوڵاڵەخانی کردە میوان ئەم شۆ لە بەرنامەکەماندا هیوادارم هەموو کات ساتێکتان پڕ بێ لە شادی خات و گوڵاڵی خۆشەویست کاک عیماد شەوتان شاد بە قوربان زۆر سپاس بۆ بەشداریکردنتان بەڵێ خۆشەویستان کاک محمود کەریم کاک محەممەد کەریم لە هەولێر دڵنیای کاک محەممەدە من دەڵم کاک محمودە کاک محمود کەریم لە هەولێر شەو باش هەردوو چاوم کاک محمود چاوەکان سلااوڕێز بۆ تۆ بۆ تەواوی خانەوادەکەتەیە سپاس دەکەم کاک محمودی خۆشەویست خۆشحاڵم کە دوای ئەو هەموو ساڵە جارێکی تر گوێم لە دەنگ دەبێتەوە برادێڕەی چاوەکان ماسەکە من خۆشحاڵ عەزیزی سلااوڕێزم هەیە بۆ تەواوی کارمەندانی تەواوی هاوڕێیان خۆشحاڵ و جێبیستی کۆمەڵە لە هاوڕێیانی دێرین بوو هەر بژی کاک محمود ئێمەش خۆشحاڵین بە قوربان تۆ وەکو هاوڕێ دێرینەکان کاڵم جارێ ئەڵەم بەردی بناخەی بەرنامەکەمان جەنابیشت هەروە جەنابیشت بەردی بناخەی بێدارانی خۆشحاڵم کە دوای ئەو ماوەی دیسان هاتیتەوە سەرهێڵ لەگەڵمان سپاس دەکەم لە گەورەی خۆتە کاکێکی گیان تۆ ڕۆح و گیانی ئێمەی تۆ بەردی بناخەی ئەو بەرنامە خۆشەی من سپاس دەکەم من لە خزمەت ئێوەدام کاک محمود جان برادێڕەی چاوت ماز دەکەم کاکێکیش بۆ تەوەرەکە دەڵی بەس ئەوەندە دەرێن یعنی گوناحە بۆ حکومڕانی کوردی پێرمەرگەوای لێ بێتن چێ کردی و چێ خوازی بە کوردی با ئەوەندە بەس بێ بژیت شارەکشم هەیە لەسەر پێشمەرگەی پێشکەشتان دەکەم کاتێکی شەویەکی هەشتی 2016 نووسیمە بەڵێ دەست خۆش فەرموو دەستی پێش خۆش سپاس پێشمەرگە دەمەوێ ناوت پێناسەکەم تا دنیا ماوە هەرگیز ناوت لە یاد نەکەم یەکەم پیتی ناوت پیرۆزە پیتی پایە خۆشەویستی دنیای تۆ خۆشەویستی دایە یێ دووەم پیتە لە بەرنامەی بێداران ئەی خۆشەویست و گلێنەی چاوی هەمومان تۆش بێداری ناخەوی شەوانە وەک ئێمە چەند پێناسەی ناوت کەم هێشتا هەرکەمە سێم پیتی شینە لە ناوە جوانەکەت شینایی و سەوزایی بۆ گەڵ و خاکەکەت چوارەم پیت لە ناوەکەت تۆ پێشمەرگە
مەزنی و گەورەی تۆ ئەسەلمێنێ نەگمەرگە پیتی ئەنە ناوەکەت لە لای ئێمە پێنجە لە ئازایەتیدا لەسەر سەرتەوە تانجا پیتی ڕێ لە ناو ناوی جوانی پیرۆزی تۆ ڕەمزێکە بۆ ڕێگای ئازادی سەربەخۆ پیتی گێ ئەی تێژ مەرگە واتە ڕۆح و گیان جانی ئێمەش ئەپارێزی لە کوردستان ئەوە ئەی لە کۆتایی ناوی تۆ پێنجی خڕە بۆ ئازادی پێنج پارچەی وەتەن دەنگ هەلبەرە ئەزانی ناوی تۆی پیرۆز بە پیس هەشتا بە شەهیدبوونت تۆ جێگات لەناو بەهەشتا ئەزانی ئەبێ دینداربی کاتی پێشمەرگە ئەگەردا بۆ تۆش وەکو ئێمە مەرگە ئایا ئەزانی دەرگای بەهەشت هەست دەرگایە شەهید بێ خاک و دین خوا بۆ تۆی دانایە ملیاردێر نیم تا بە پارە خزمەتت بکەم بەس بە قەڵەم دەتوانم من پێناسەد بکەم بەس بە قەڵەم دەتوانم من پێناسەد بکەم من پێناسەد بکەم هیوادارم بەدڵتا بێ بژی کاک مەحموود کەریمی خۆشەوی دەست خۆش دەست خۆشی سپاس دەکەم چاوت ماز دەکەم لێرەوە چاوڕێژم بۆ تەواوی هاوڕێیان هەیە چاویەکەم و شێت شات سپاس بۆ تۆ کاک مەحموود کەریمی خۆشەوی شەوت شاد بێ سەرکەوتوو بیست سپاس بۆ بەشداریکردنێت خۆشەویستان ئەگەر بە هەڵەیانە چوون کاک مۆیەت بێچارە جارێکی تر هاتەوە سەرهێڵ کاک مۆیەت شەو باش ئەلو کاک مۆیەت کاک داوان لەسەر هێڵ نەماوە کاک مۆیەت کاک مۆیەت بەداخەوە کاک مۆیەت ئەم شەو نازانم بۆ پەیوەندەکان داخرێتەوە من سپاس دەکەم چاو ماچەکەم هیوادارم سەرکەوتوو هەموو کاوت ساتێکت پڕ بێ لە خۆشی خۆشەویستان ناوبڕێک وەربگرین لای کاک داوان و دیسان دێمەوە خزمەتان وادي دايا بحرصنا وحبيب بەڵێ ئازیزان جارێکی تر سڵاو بۆ ئێوەی خۆشەویست هاتمەوە خزمەتان خۆشەویستان دیسان سپاسی و خۆشەویستانم دەکەم کە لە ڕێگەی کۆمنتەوە بەردەوام لەگەڵمانن چای هەمووتان ماز دەکەم زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان من دەمەوێت یەکشت بڵێم و دوایی کۆتایی بە بەرنامەکە بێنم تەنیا دەمەوێت ئەوە بڵێم زۆرێک لە هاوڕێیان باسییان لە بەسەربەرزی ژیان کرد ئازیزان ڕنگ بێ جاری تریش باسمان کردبێ یا خۆتان خوێن بێتتانەوە یا بیسپێتان مامۆستا سوارەی ئیلخانیزادە وەروها مامۆستا هەژاری موکریانی هۆنراوێکیان هەیە بە ناوی هەڵۆ پیرە هەڵۆ هەمومان باش دەزانین کە قەلە ڕەش لە
شوێنی سەرگوێلک و پاشماوە و شوێنە پیسەکان شوێنە بۆگەنەکان ئەژی وەکو دەڵێن لە سەروی 900 ساڵەوە تەمەنەکە بەڵام هەڵۆیەک بە بەرزی ئاسمانەوە ئەفڕێ باشترین خواردنی هەیە باشترین ڕاوەکە تەمەنی زۆر کەمە لەو هۆنراوەدا مامۆستا هەژاریش و مامۆستا سوارەی ئیلخانی زادەش باس لەوە دەکەن من دەمەوێت تەنیا کۆبلەیەکتان پێ بڵێم ئەڵێ پیرە هەڵۆ دێ بۆ لای قەل پێی دەڵێ قەلە ڕەشە من لەو ئاسمانە پاکەی ئاژیم ڕاوی کە و کەروێشک نەبێ نایکەم هەرچی شتی پاکە ڕاوی ئەەکەم و ئەی خۆم تەمەنم کەمە بەڵام پێم بڵێ تۆ لەو بۆگەنایە ئەژی کەلاک ئەخۆی سابوون ئەخۆی هەرچی پیسێ ئەخۆی بۆ تەمەند ئەوەنە دوور و درێژە بۆ من ئەوەنە کەم تەمەن ئەەکەم قەلە ڕەش لە وەڵامدا پێی دەڵێ مامە هەڵۆ گفتی من گەوهرە بۆت هەڕێژم دوو ڕێت لەبەرە پێت بێژم یا لە نێو بۆگەن و نزمایی ژیان یا بەسەر بەرزێەوە بسپێرە ژیان لەو گفتەیە ڕاپەڕی پیرە هەڵۆ کەوتە بەرچاوی گەلێ کەند و کڵۆ کەوتە ناوجێژی خەیاڵات و خەمان ژینە گەروا بێت شیرینە نەمان ئەو کەسەی بەسەر بەرزی ژیابێ تاوێ ژینی قالاوی بەپوشێ ناوێ ئەو کەسەی بەرزە فڕە زوو دەمرێ بای بەرزایی پەڕوپۆی بگرێ لای هەڵۆی بەرزە فڕی بەرزەمژی چۆن بژی شەرتە نەوەک چەندە بژی هیوادارم هەمووتان بەسەر بەرزی بژین هیوادارم هەموو پێشمەرگە قارەمانەکانیشمان بۆ بزانن کە کەسە سەربەرزەکانی نیشتیمانمانن هیوادارین هیچمان قبوڵی ئەوە نەکەین لە ناو بۆگەن و نزمایی و تەنازولدا بژین هەمومان وەکو هەڵۆکەمان بە ئاسمانێکی پاکەوە بژین و هەرچەند ژیانمان کەمە بەڵام وەکو دەڵێن کەم ژیان و کەڵ ژیان چاوتا مازەکەم خۆشەویستان دیسان ڕێز و حرمەتی ستافی بەرنامەی بێدارانی شەو و هاوڕێیانی هاوکارم دابان لە کۆنتترۆل و برای ئازیزم جعفەر جەلالی لە پشتی کامێرا کە ڕاستەوخۆ بەرنامەکانتان بۆ ئەگوازنەوە هەم لە ڕێگەی تیڤەوە هەم لە ڕێگەی پیجەوە هەم لە ڕێگەی رادیۆوە ڕێز و حرمەتمان قبول و فەرمونون داوای لێبڕن لەو خۆشەویستانە دەکەم کە بە دیار بەرنامەکەمانەوە دڵیان گران دەبێت دڵپڕ دەبن ئازارێکێشن بە دیار ئازاری خۆشەویستانی ترەوە چای هەموو تا مازەکەم هیوادارم هەموو کاتەکانتان پڕ لە خۆشی بێ سەرکەوتوو بن وەکو دەڵێ چەپکێ گوڵ و چەپکێ نێرگز مەرگتان نەبینم هەرگیزا و هەرگیز جارێکی تر دەبێ ماڵ ئاوایتان لێ بکەم پێتان دەڵێم شەوتان شاد شەوتان ئارام تا بە گەیشتنەیەکی تر هیوادارم بزە و پێکەنین لە نێوەکانتان نەتۆرێ شەو شاد